سلاورز تماشافانین هجا خلق نوج هفبیوین آرکی دست پیدکه ازم شیخ و عفرینی از جوارا پیشکش بکم مجرا خلق ما یا ایرو داوین پیشاته لسوری و روجاوه کردستان هروا کار کمیتا دستوری آماده کارین کار کمیتا دستوری گرا هشتان هروا مهنکی بهرگولی سر کار انیا آشتی و آزادی دناوا انجمن اجتماعی کردی لسوریه و هروا دانستاندرین کردی ناورا انجمن اجتماعی کردی لسوریه و پیانه که ده راوستن و هن مجارو بابت اندن لگل میوانی خواه مامستا سیامند حاجو سروک شپیلا آزادیا کردستانی هروها اندام نویزگاه پیوندی در و دیپلماسی ده انیا آشتی و آزادی ده گنگشه بکم مامستا سیامند دنباش سپاس شبو آمده بونته سپاس آجی سپاس کن و ایراد کرد دائم از مقامی واقع بله مامستا ده دست بک دمی لسر کار انیا آشتی و آزادی راوستن نخواستم اندام انا کسی آنجی انا کسی دناوا و انیه ده باشه هون چوا دنرخین کار انا کسی دناوا انیه ده ده اصلا پیوز ده کار دکه یان دوی کار که جدی ترجمه وره کرن اونزان انیا آشتی و آزادی ندم کدریجه هاتیه آواکرن و ام وکا انجمنان اجتماعی کردی ریخستنا عادو یا عاشوری و ریخستنا گروه عرب وکا عشیره عرب و جربا پارتیا که جربا جی اندامند دوی ریخستنا هاده از بهارد کم دوی وقتی هاده گلکی گرینگه ام وکا کرد کاربن دوستاش خورد چه بکرد و ام کاربن لالترناتیو نبکرن جبوی ام نرینا خوی سیاسی به خلکی سوری بدنا خویا کرن اونزانن انجمنا اجتماعی حتی هاد ریکبریه داد ائتلاف دکارت که و مقالک جارا انیل زمان چند ساله هجمارک ج پارتی سیاسی انجمنا اجتماعی دا نرازینا چاوا کاری ائتلاف بردوان به گلک بریاری سیاسی هات نستاندن نجبر جواندی کردها بو نجبر جواندی کردی سوری بو و نجبر جواندی انجمن اجتماعی بون لو ماجی گلکی گرینگا ام کاربن الترناتیو نا آوا بکن هکا بریار انجمن اجتماعی روکستاند ائتلاف ام خطی ده نماد بینن نرینا سیاسی یا ما جه خطی ده نبینید و الترناتیوک هبی از بهارد کم اف سبب که اساسی بگو اف انیها هاته دمزراندن و کم گوت اف سالک هاتی دمزراندن و ام از بهارد کم حتی ها کار نباش بونا اونزانن کارنا دیپلماسی برفره بون و ما نرینه که سیاسی مسار کار کرد و که انیاشتی و آزادی ما بنگهاوی آواکر دستور که نو ام لفهاتن تبحثا انجمانی کر بری دهفتیا اندامی انجمنان اجتماعی کتلا انجمنان اجتماعی بری آشتی و آزادی سر دستور که لفهاتن سر نظام داخلی یا کتله لفهاتن از بینم افگلکی گرینگه و کمیناک اف دور شغل چند ساله اما که انجمنان اجتماعی اندام ائتلافته حتی آنها کتله‌های کردی نکاری بو نظام که خود داخلی چه کهش بر گلکی گرینگه گلکی گرینگه ما مسلمان او نظام داخلی یعنی چه ما فکر کردن ته پاراستن اگر هنگی تو بحثا و سیستم هندورین بگی من قصدم من نظام داخلی جبوی کتله کردی تزانی هجمارک دبری آشتی و آزادی ده کردن و دوی ام کتله که مای لفهاتنک چای به چاوان بریاری خوب استینن وک کتله ام چاوا جوینه خوب بکن کی جوینه مبریو بی کی سروکی کتله بی ام دگره کی گرینگا ده بنگه کش خورا آواب کی وقتات بری کی وسا کار بکی من ام وکم گوبری ده هفتیا ام سروی لفهاتن بس نرینا سیاسی از بهارد کمیاب بری آشتی و آزادی زلاله تخوازی سوریه که دموکرات سوریه که نناوندی سوریه که مافی همو که من تویت دوری پاراستن و سوریه که گو همو ملتی سوری جه خو تیدا ببین و از بهارد کم لفهاتنا او وثیقه ملف کریه یک جهری باشترین وثیقه نایه گو
كتلة كردي يعني تفجرا كردي بريك بريرة حتى أنها كاريبو أمزبكي باش ما مستا يعني هون دبنين كو كاري أنا كسي تبي كو قالك قرين دبلوماسي أنجام دانا ده أصلا بيوز ده يعني دمكو أف أني أشتي وأزادي هاتية دا مثلا براستي هيفي قالك بون كو كارك جفي بهتر وركن هون دبنين كو كاري أنا كسي رولا أنا كسي ده نوفا أني ده أصلا بيوز ده يعني أسبه وردكن يعني هرجار كاري باشتر ببي ودوی هرجار ام سر کار بکن ام کاری خوا پیش بخن و ام کار بن راستی بهن اف آنیا اشیتی و آزادی و کم اساساتنا زیرا کار بکه و ام سر کار دکن مگود افصاله کاری خوا کریه زحمت ام بیجن راستی قلسي صدي صدهنا تكاري مدى بس ما أساسك آفا كري ودي بسر آفا بكن بهوريام دا قافا وري دوي أم محاولة بكن في آنية فرح بكن أم هجمارك اگر هاي بيكاتا ديجي هون درباسي نبخو دوي أم سر كار بكن قالكي قرنگا أم نكارن أفسي جروبي معنينا زمان تاني بمينن دوي هجمارك تفقرا سياسي بارتي سياسي كردي هنا ند يعني ند إدارة كرسانة سوري دنا وناد ريكبريه دا كارناكن وند أنجماني دنا دوي أموالك السيام خود بيني ناد في أموال وكاليكي سيام خود بيني في أمواناكي درباس بكن بيش روجي وهجمارك وكا نتويديها وكا تركمين في أم كاربن في أم تيكلي أبوارا بكن جبوي جروبي واي سياسي جي درباس ببن وهجمارك ريخصني عربي هنا ينرينا واي سياسي نيزيكي ما بيوستم تيكلي أبوارا بكن وأمواجي درباسي في آنية بكن أف آني نتشي بوجبوي أف سي جروبي هاتني بمين في فرح تربي باشا مامستا برسك من دربارين دوباره هالبجارتنا أحمد بريز أحمد الجابة هيا شما جارة كدن بو سروكي أنيا أشتو أزادي زين نظام داخلي يا أنيا أشتي وأزادي دبيجي دوي سروكي هر سيم كوناتا يك جوا ببي سروكي أشتيا أنيا أشتي وأزادي وما في هيا دي دورة ببي سروك وهر سي كتلة أنيا أشتي وأزادي لفهاتن جو جربة بردوام بكي وبهوريام دا جربة كاركي باش كربو ونزانين دسبيكي قالكي زحمتها ودسبيكي يك لازمة براستي همو آلي جي رازي بن وحتى انها بهوريام دا همو آلي كاري جربة رازينا وكس نبو براستي آنیه دا گو دیجی به گو جربا دوره کدی بردوام بکی ولو ماجی تمشکلی نه دیجی نظام داخلی بود راستی یا آنیا شیتی و آزادی بس دوراوری و یعنی سروکی انجمانی به یعنی سروکی رخص ناشوی باش هیویا سرکفتنی جواد خوازنم درباسی مجاره کردن بن مجاره دانستان کردی نوبارا انا کسی و پینا کده بگومان اف سالک و بهتر سال نیوکه اف دانستان هاتنا راوستاندن به نرینا تده سدمن راستقینه ین کو جاره کدن اف دانستان دست به نکرنه چنه بریادمه که مدید کو خبات محمد برپرسگی پیده بو به آشکره در کت و راگ هاند کو ایدی دانستاندن یعنی او کو پیده داخوی دانستاندن به انا کسیره نمانه هر رکفتنک بری هاتی امضا کردن هاتیه هلوشاندن هون چاوا وان داخویانی آن دخوینن لسر عرضی اف دانستاندن اگر های جارا کردن دست بی بکن یانا یعنی هیوی ایدی ده وان دانستاندن نمانه یانا دوی هیوی قط نبن بهوریامی ده گلکی گرینگه اف دانستانی ها بردوام ببین بیش روژا کردی سوری بهوریام ده هکا انجمنان اجتماعی کردی و پارتی نزیکی پیدی نزیک بونک چینه بی لفهاتنک چینه بی پیش روزا ما عفرین و سریکانیه لو ماجی گلکی گرینگا ام هک ام برجون دیا ملتی خو بفکرن ام داخواز بکن افدانستاندن بردوام بی ام وک انجمنان اجتماعی ام زانن هجمارک هیا و هجمارک بهیزا دناف پیدی دا دناف اداره دا نخوازی افدانستاندن بردوام بی ام بیجن او کسی نزیکی قندیل نزیکی پیکاکا نخوازن بردوام بی جبرولوژی
ئاستەنگیا چێتکن و توخوازن حجەتا بدنە ئەنجومانێژی و هەڵبادا مستنا بەردەوام کێ بەس ئەس بە هەوەر دکم دوێ حتا ژمەوەری ئەو ئالیە توخوازێ و هەنە ناو ئیدارێدا و ناو پێدێدا و ناو هێزەی سووریا دموکرات گوتخوازن سیاسەتێک بۆی بەرجەوەندی کوردی سووری بکن سیاسەتێک ئازاد ji biryarê qendîl bikin vêmî alî qewîn bikin behoriya min de wexta em bêjin em naxwazin ev danûstandin berdewam bin em PKK qewîn dikin mewqifê PKK qewîn dikin û ew mewqifê ne ji ber cewendiyê Kurdê Sûrî kar dikin و بهێز دکن لۆماژی gelekî giringe em weke encûmena niştîmanî berdewam daxwaziya danûstandina bikin ji aliyê dîve wekem got astengiya gelekî çê dikin û zanin hejmarek ji mektebê Partiya Encûmena Niştîmanî hicûmî wa kirin şewitandin zehmetiya ji karê me re dikin karê siyasî nekin bas divê em bihêvî nebin û berdewam em ji emirkiya daxwaz bikin got bihêlin yanî serperiştiya danûstandina berdewam bikin û ev danûstandin bibin wekem got heke bi rastî ev danûstandin bisekinin ne ji ber cewendiyê Encûmena Niştîmanî ne ji ber cewendiyê pirsek bila wisa mirov rastxû bê yanî heta ku pekekî hebe ev danûstandin wê ser bike fename na ez bawer nakim heta PKK بريفد بي سياسة PYD ji ber ku dibêje ez li werim min şehîd dane û min xebat kiriye ve ji sala 2011 ve ez li wê derê me û tu kesî wekû hevpar şerîk ez qebûl nakim لۆما ژی divê em stratejiya me zelal bê û daxwazê me jî zelal bin ji Amerîkiya vê em daxwaz bikin ji Amerîkiya çê nabe berdewam alîkariyê bine vê îdarê û Hêzê Sûriya Demokrat heke seytera PKK ser wa wisa bimêne û PKK heta îro wa birêve dibê ev xuya ye bes wekem got hejmarek heye di nav îdarê de û di nav Hêzê Sûriya Demokrat got dixwazin azad bin ji PKK ji ber zanin PKK ne ji ber cewendiyê Kurdê Sûrî kar dike ji ber cewendiyê grûpeke biçûçik li Qendîl kar dike loma jî divê em Amerîkiya bigihêne wê behwariyê got ev danûstandin wê ne serkeftî wê heke biryara Kurdê Sûrî yanî hejmarek ji Kurdê Sûrî wekem got îdarê û Hêzê Sûriya Demokrat û PYD biryar destê PKK debe divê em karibin rastî wa hêzê hundirûyê PYD û îdarê û Hêzê Sûriya Demokratiyê siyaseteke ji bo Kurdê Sûrî dikin wa qewîn bikin ev gereke her car daxwaza me bê û em jî weke encûman rastî berî her tiştî bercewendiyê Kurdê Sûrî em bifikirin ev ji me re giring e ne ji me re rast e kursana Iraqê helîfekî min e bes esas divê bercewendiyê Kurdê Sûrî bê divê em bigine wê behaweriyê heke em partîne Kurdê Sûrî ne heke em weke encûmena Sûrî dixwazin ji bo Kurdê Sûrî kar bikin divê berî her tiştî bercewendiyê Kurdê Sûrî bin û heke em vê dixwazin divê em ve danûstandina re bin bes wekem got heta te'sîra PKK ولو مزنا الآلية دي وزحمت بن أصلنجي هبن ودفي أم بس بهيفي باشا مامستا يعني بيجومان هيفيا هر كسكية لروجافي كردستاني هروها لچار پارچين كردستاني كو دانوستاندن بيجن یک هلوستك كردي چيبه یک رزيا كردي چيبه دما كو دست بكرنا يعني خلق قلق بهيفي بن كو ايدي رفي بريا كهبا چيبه خلق وگن سر معلوم ملكن خوا اف گرجي و ناكوكي ايدي نمينن اگر ام بيجن بردوام نکردن روش و ساما بجاردین لپیشیا انا کسی بدیل الترناتیف وی چه به گلکی زحمت الترناتیف نینن هک روش و ساما کورسانا سوری بن کنترلا PKK دتمین و ام زانن سیاستا PKK و سالی چویده چه بو جمره کردی سوری کاری سبو براستی اف سیاستا او سببک بو گوزی صدی شیست بیجا صدی شیست Kurdê Sûrî dev kursana Sûrî qeran azadiya siyasî nemaye yani tu wextê nekêmî wextê behs belkî xirabtir jî yani azadiya siyasî û tiştî herî xirab behariyam de destpêkê de jî got pêşa roja me Kurdê Sûrî ev mentîqê îro em bêjin bin îdara PYD de ye پێشە ڕۆژاوە وەکە عەفرین و سەرێکانیە بڕاستی و ئەم زانین عەفرین ڕەوش چاوایە و سەرێکانی چاوایە لۆماژی هەکەم وێ نەخوازن
دوێ ئەم ڕاستی محاولە بکن بەردەوام داموستاندنە ئەم بکن وەکی دی ئەس نابینم ڕاستی بۆ ئەم ڕێکە دیل پێشیامە هەیە وەختێکی ئەس کەسێک جواب و وەختێکی من دگۆ دوێ شەڕێچەکداری دژی پێدێ ئەم بکن بە هەوەرگامدا دەستپێکی ئەف مەجال هەبوو ئەمەکردبانە بەس پشتی ساڵا 2018 مستحيل وقف أمريكي إيرو حليفكي واي لشكري أساسينا أمريكي بشكرتياوات كنت في أم فيدي دسبي بكن وأمريكي أبخنوي بهوريدا جو أم كاربن راستي هكم أمريكي تخازن ديمقراطيتي بين هريمي دوێ ئەم کاربن ڕێکی ببینن چاوە ئەم هەورە کار بکەن و ئەس نەکەسێک جوامە دبێژم دوێ ئەم هەفپار بکن ئیدارێ نا بهێلن و عەقدەکەوەی اجتیماعی هەیە ji بۆی کورسانە سووری وە چێکردە ما دەستورێک ji بۆی کورسانە سووری هەیە ئەمکارن کۆمیتەکێ چێ بکن پەورە بفکردن چاوە ئەمکارن بڕێڤە ببن کوردستانە سووری ئەم بهێلن وەختێکی ساڵێکی ڕێڤەبی ئەم کاری خۆی سیاسی بکن ئەم هەلبژارتنا بکن پشتی هەلبژارتنا ببین کی سەرکەت ئەوەی کورسانە سووری برێڤە بێ و حتاوی وەختی بلا ئەو کورسانە سووری برێڤە ببن نەمەجبورە ئەم هەفپار بکن دەسەڵاتێ وی وەختێ هەب بەس دوێ مەجال هەبێژ مەرە کێمای ساڵێکێم کاری خۆی سیاسی بکن ئەم حازریەش بۆی هەلبژارتنێ بکن و بەلکی هەلبژارتنێدا ئەو سەرکەتن دوێ ئەم قبول بکن ئەم کارێ ڕێکبەریە بکن کورسانە سووریە و هەکە ئەم سەرکەتن دوێ ئەو کاری خۆی ڕێکبەریە بکن وەکە گەلێک وڵاتی دموکرات نها بێژن پرۆپاگەنداژی هەلبژارتنانە دەکەن هەروەها گرێبەستە ئەوی کوتب بەحەز دکی دەست پێکردنە و سەرڕاستەکەن پێک و ئەنە کەسێ واڵیین دنیای کوردی ناف ناکێ وەکە چەند هەلبژارتن چێکردنە هەلبژارتنی محەلی مەدیچا و هەموو تەزویر بوو و ینی بەس پارتیک بوو فەرقا هەلبژارتنی وا بڤی ڕەنگێ ها و یە حزبێ بەحس نینە هەکە ت بڕاستی گروپی سیاسی یە ئەساسی کورسانە سووری دەهەنە لە هاتنێک چێ نەبێت نکاری هەلبژارتنە چێ بکەی لۆ ماژی ئەستی گرنگیە نادمە بە هەلبژارتنە بڕاستی هەکە دخوازم بڕاستی گروپا یعنی کێمای گروپا منافەسەی بوارێتکەی ئەنجومانە نیشتیمانیە و هەکە دخوازن سووری ببێ کورسانە سووری ڕایا مڵەت بستێنن و کی مڵەت هەلبژارتنی دەنگی خۆداکی بهتر ئەوەی ئەنی سەدی پێنج هەمەی بێژن کیژیان گروپەیانی ژمارێک ژ پارتیە سیاسیانی ئەو دوێ کورسانە سووری برێڤە ببن بەس پێویستە هەموو ئالیە گرنگ و قەزدام نە بەس ئەنجومانە نیشتیمانی پارتی نەدی سیاسی هەنە نەت هەردوو ئالیا دەنە دوێ ئەوژی بەشداری وێ ئەم چ بکن ناوێ بکن عەقد اجتیماعی ینی ئەم ناوێ بکردنە دەستور بۆی کورسانە سووری وێم پەورە بنیوسێنن و ئەم هەر نە هەلبژارتنە باشە مامۆستا دەناوە خەفتەنە خۆدا دە بەحسە سیناریۆ کرد دەگوت یعنی هەگەر وسا سیاست بەردەوام بە پەکەکێ وێ سیناریۆ وەکە عەفرین و سەریکانی بن پرسێکمە دەربارەی عەفرین و سەریکانی و گرێسپێدا هەیە نەریناتەدا ئەف ڕەوشەک و وێ دەرێ بەردەوامە ئەنە کەسێ باش بە ئەرکێ خۆڕا بوو لێ دەرێ یان دویە بوو چ کردە بە حەتاکو ئەم بێژن هەری کێم ئەف بن پێکردن ئینکو ڕۆژانە لە هەر سێ باژاران تێنە ئەنجامدان چێنە بوون ئەس باڕکم ئەنجومانە نیشتیمانی بە ئەرکێ خۆڕا وزانن گەلێک جارامەوەکە ئەنجومانە نیشتیمانی بنپێکردنی مافێ مرۆڤ لێژ ئالیڤ گروپی چەکدار تێنەکردن مەرەخ نەکردە و ئەم نەشریکی و بنپێکردنی هەن بەس مشکلەکە مە هەیە ڕاستی ئیتیلاف ئەم ئیندامند ئیتیلافتە و ئیتیلاف خۆت بینێ مەسئولی سیاسی بەروا گروپی چەکدارتە هینێکی ژمارە زەحمەتە ئەم بێژن ئەم نە مەسئولن بەروا بنپێکردنی مافێ مرۆڤادەی و هەرێمات بمج بەر بەشێکش ئیتیلافی و ئەو مەسئولی سیاسیت بەروا بنپێکردناتە ینی ئەم خۆرە هەسانیت کەم ڕاستی وەختا ئەم دوێژن ئەم نەمەسئولن بەردەنا ئەم مەسئولن دبەرتە دوێ ئەم بفکردن ڕاستی ئەم کارن بەردەوام وی ڕەنگێ ها کاری خۆ ئیتیلافە بکن دوێ ئەس بە هۆریامدا دوێ ئەم بفکردن ینی معقولە بێ سەرۆکێ ئیتیلاف ژە ئەنجومانە نیشتیمانی بێ و ئەم بێژن ئەم نەمەسئولن بنپێکردنی دبن لە عەفرینێ و سەرێکانیە
تەڤلو ئەم ینی دەستێمە ناوابن پێکردنا دەنینە و ئەم داخوازی دکن هەرجات هەموو دامستانی خۆ دەگو بسەکنن باس مەسئولیەکەمەی سیاسی هەیە مەسئولەکەمەی ئەخلاقی هەیە و ئەم نکارن خۆشێ بشەون بڕاستی باس ئەمزانن ئەنجومانان نیشتیمانی تحالفێکی سیاسیە نە بەس نەرینەک تێدا هەیە ئەم چاردە پارتی تێدەن و نەرینێ جودا هەیە و گەلم پەری کیژا نەرینێ بێ ئەو برێڤەچی حتانها ئەو نەرین بهتر ئەو نەرینە دێژێت دوێم کاری خۆ بەردەوامکن و سەبەبنە هەنە ینی دوێ ئەموە بڕاستی گرنگن ئەف سەبەبێهایی ئەو هەڤالێ دێژێت دوێم بەردەوامکن ئیلیافتە و دوێز احتیرام بگرمژ نەرینا بهتر و نەرینا ئیرۆد ئەنجومانان نیشتیمانی دەدوێژێت دوێ ئەم کاری خۆ بەردەوامکن دێتیرا مامۆستا سیامەند ڤەگەرا هێزن ئەمریکیش بوو بارەگا خەراب بە حشک لە کوبانێ هەروەها سەردانا هێزێکی ئەمریکیش بوو بارەگاکە تورکی لە باژارێ عەزازێ بەریا دەمێکی دیسا بارەگەهەکە چەکداران لە عەفرینێ ژالیێ بەلافرێن ڕوسیڤە هاتە ئەرمانجکردن گەلۆ ئەف پرس هەموو یعنی ئەف پێش هاتە گەلۆ گوهارتنێک دە هەفکێشێدا چێ دەبە یاننا زانێ ئەفکارێ دەستپێکە گوهارتنێک ئەم زانین پشتی شەڕی ئوکراینە گەلە کات گۆت وێ گوهارتن سووری دەژی چێ بەلکی ئەم ئیشارەتن بن ژوێ گوهارتنێر ئەس بەهاتکم ژ ئەمریکیارە زەحمەتە ژ ئالیکیڤە ئاریکار بن بە ئوکراینارە دژی لەشکێرێ ڕووس و ینی ئاریکاری کە مەزن ددنەواناکێ و رەخنەکە گەلێکی رەخنێ لە سیاسەتا ڕووسا لە ئوکراینێتکن بەس نکارن ینی بچێکی تەناقض هەیە و ئالیە دیل سووری مەجای بدنە ڕووسیا و ڕاستی کاری خۆ بەردەوام بکن لۆ ماژی ینی ئەس بینم ئەفکاری دەستپێک بێ بەس ڕاستی وێ پێشە ڕۆژێ ئێ خویاکردن ئەم نزانم وێ چ بێ بەس بەرکی ئیشارەتێک بێ باشە پرسێک من دەربارەی کوبانێ هەیە هەر جار سەرکردەین پەکێکی قەسەدێ نەبەس لە کوبانێ لە تەرەفاتێ لە هەروە لە هەند باژارێندن لێ هەما هەری بهتر لە کوبانێ تێن ئارمانجکردن ئەف ئارمانجکردنا پەکێک تورکیە بە بڕیا بەلافرێن درۆن یاژی بێ بەلافڕڤان کو سەرکردە و فەرماندارین پەکێکی و قەسەدێ دکن ئارمانج ئەف بە گوڵۆپەکە کەسک بە چرایەکە کەسی ژە ئەمریکایە یان ئەم بێژن بەدیلەکە ژە ئۆپراسیۆنە کو تورکیە هەرجار بەحس دەکرد ئەم زانن ئەفرینێ وەختا ترک و ئەو هێزەی چەکداریێ ڕێکبەریە نێزیکی وا تورکە ئەمریکی گلۆپا ژوارە ئیشارەت کرد ینی گلۆپا زەرد بێژن دابوونەوە دەرباس بکرد و ژۆژا ڕۆژدا ت مشکلێ ئەمریکیان نەبوون گۆ ترک کادرێ پێدیانی پێکاکە بخن ژبەر لۆژی نەتیشتێکی نووەت بە هەوریاندا بەس ئەف سیاسەتا ترکاوەی بەردەوام بێ حتا ڕاستی هێزێ پێکاکە ینی کادری سیاسی پێکاکە هەرێمامە بڕێڤە دبن وێ ئەف سیاسەتا ترکا بەردەوام باشە مامۆستا دەستێتە خۆش بن ئەمێ دەرباسی مژارەکە دن ببن کارێک کومیتا دەستوری گەڕا هەشتان گەلۆ ئامادەکاری تێنەکردن یاننا ئەمەدەکاری تێنەکردن بەری هەفتیکێ ئندامێ لیژنا دەستوری ڕێکوەریە لە ڤڕوونشتن حازریە گەڕا هەشتاکردن و جواکات سویلجی ڤیرەنگی لە ڤدرونێ حازریە ژێرەتکن بەس حتا ئیرۆژی کومیتا بچووک پازە کەسیان هەموو ئەمزانین جواکات سڤیل دبەشن هەفت کەس نێزیکی ڕێکبەریێنە هەشت کەس نێزیکی نظامێنە و ئەو وەکە گروپە 15 کەس لەڤناڕوونن هەر گروپەک حالێ خۆ ئالیکی لەڤدڕونێ هەفتەی ڕێکبەریە و حتا قاغەزەی خۆشی پێشکەشتکن لە جنێف جودانە قاغەزەی واش بەر لەڤ هاتن چێنا بەس ئەم نزانن وێ چ مژار ئێنە گفتوگۆکردن گەڕا هەشتا ئەس بەهوەر دکن ڕۆژە سێهێ هەیڤێ دەست پێتکن جوین ڕۆژە دەستیشانکردن سێهێ هەیڤێ هەیڤا پێنجا دەست پێتکێ حتا سسیە هەیڤا شەشە ئونزان هەرجار پێنج ڕۆژن ڕۆژا پێشیدا مژارێ وەرنە گفتوگۆکردن وێ ئێ خویاکردن بەس ئەم زانن دیساژی وێ چار مژار ئێنە
پێشکەشکردن نە ئەو مژارێ دگەڕا هەفتادە مژارنەن و بەس هەتا ئیرۆ ئەم نزانن وەکەم گۆ ڕۆژا سێ هەی بێوێزە لە باشە مامۆستا وێ چ فەرق و جوداهی و جیاوازیت ناوبەرە گەڕن و گەڕین بەرێدا هەبە یعنی ژێگەڕە یەکێ حتا یا هەفتێ هەر جار ڕێژیم لەسەر داخوازین خوا ڕژدە هەروەها لەسەر پیشنیاری و پێشکەش دەکە یعنی نە ئۆپۆزیسیۆنی قبول دەکە دەپەژنە نە بێژن ڕژنیفیسا و کورد نوێنەری کوردان تێدا پێشکەش دەکەن وێ چ فەرق و جیاوازی هەبێت ناوبەرە گەڕین بەرێدا مەگەلێک جاراوانیە زمان نەش بەرجەوەندی ڕژیمەیە ئەفدانوستانی ها سەرکەفتی حتا ژنیزامی وەرێ وێ نەخوازی لە هاتنە کچێوێ سەردەستوری حتا ژی وەرێژی وێ نەخوازی سەرخالێکە تەنیژی لە هاتن چێوێ ژبەر ئەف دەستپێکە هەرفاننا ڕژیمەیە هەکە دەستورە کاتنی فسان اونزانن بریارە 2254 بێژێ دەستور حکوومەتێکە دەمکی هەلبژارتن ژواتە نەمانە ڕێژیمەیە ئەوەتەیە وختە هەلبژارتن سووری چێبێ ینی ڤی ڕەنگی دەسلات نامێنێ و حزبی بەحشی ئەس بەهۆر ناکەم بمێنێ سەردەستهلاتی ینی مامۆستا ڕژیم چ دخوازە ینی حتەنەها سەدەی 63 تەنێ بە دەستێ وێدەیە دخوازە لەشکەری قازەنج بکە باژاران بهتر دەستخۆر بخە چیە ینی ڕژیم چ دخوازە نان هەم ئەم بەحسا جنێفتکن و دانوستانێ جنێفت بن سەر دەستورا پێشە ڕۆژێ یاسووری ژبەر بریارانەتەوەیەک بووە ئەنجان ساڵا 2015 ئەف بریار هاتەستاندن ڕەوش جدا بووش ئیرۆ دوی وەختیدا سەدی سه عردەی سووری بن کۆنتترۆلا ڕژیمێدا ئیرۆ بەرەڤژیە سەدی 75 بێژە بن کۆنتترۆلا ڕژیمێدە ینی مەیازین هاتیە گوهارتن بڕاستی و بەس ئەف بریار یانەتەوەیەک بووە و نیزام نکاری نەچێ حازر نەبی زانی نەچێ حازر نەبێ وادانوستانیها ئەلتەرناتیڤەکە دی بەلکی نەتەوەیەک بووی بریارێکە دی بستێنی ئەلتەرناتیڤەکە دی بینێ و ڕژیم زانێ وێ نەش بەرجەوەندیە وێ بێ هەکە بریارێکە نوێیانەتەوەیەک بووی وەڕێستاندن لۆ ماژی وێ حازر مشکلامەی هەری مەزن بریارە 2254 دبێژێ ئاف گفتوگوی سووری ئەفتەی چواتێ گۆچێ نابێ کەس تدەخلی وات دەستێژی بادانوستان نابکێ حتا نەتەوەیەک بووی و گێ پیت ئەزم نکارێ دەختێ بکێ گۆ بریار وەرنەستاندن بەس ئەو حەزریا جوی ناتکە دەست وەکو سەرپەرشتیت کە حەزریا کەنگی لەڤڕونن و مژارە بوارە گفتوگۆتکێ بەس بریار جەم سەرۆکێ هەردوو وەفتای وێ سەر چ بەئاخبن و چ ڕەنگیژی ئەف دانوستاندن بڕێڤە بچین هەتا ئەف بریار هەیە ینی بێژن ئەف دانوستاندنەکە سووریە مشکلەیە بڕاستی بەوەریامەدە دوێ لە هاتنێکە دی چێبێن کێمایی بریار نەسووری تەنێبی شارێک ناودەوڵەتی هەبە دوێ شارێکە ناودەوڵەتی هەبێ و بەوەریامەدە ڕێک هەیە ئەف ببێ ینی گەلک میناکانە گۆ دەستور هاتیە فەرزکردن لەسەر چەند وڵاتە و نەخرا برێڤە دەچین ئەو وڵاتی ها نە مڵەتێوی وڵاتی دەستورەکەنی بسانتیە دنەرین هەنە نەرینێک بێژەی گەرەکە کۆنفرەنسێکی ناودەوڵەتی چێبێ ئەو وڵاتی دەورەکەوات سووری دەهەیە ژبەر ئەمزان شەڕی سووری و ئەزما سووری نەما ئەزمەکە سووری تەنێ و شەڕێ دەستی سووریا دێ ئەو وڵاتی دەستدرێژی کردە گەرەکە دوی کۆنفرەنسی ناودەوڵەتی دەڕوونن و لەف هاتنێک چێبی کەیمای سەر چەند خالی بنگیهی لەڤوەرنیە دەستورێ بێژنەوێ لەجنا دەستورێ فەرم و ئەڤن 10 خالی بنگیهیە دەستوری وێ چاچۆڤێدە دەستورێکی ئونکارن بنویسێن ئەڵمانیا میناکەت هەروە عەلەمیە دووە وسە بوو نە ئەڵمانەدە ینی خالین بنگهینێ دەستورێ فەرەنسیا بریتانیا ئەمریکیا نیفسانج ئەڵمانارە و گوتنە ئەو لەجنا پارلەمنت بژارتن گوتن وێ چاچۆڤێدە 12 خال بوون دوێ چاچۆڤێدەون بنویسێن میناکە گەلکی بالکێش ئەڵمانە نەتخواست وڵاتێکی فەدەرال هەرسەی پارتی بەهێز پارلەمنتە هەرسەی نە فێدرالیێرە بوو بەس ئەمریکا بریتانیا و فەرەنسیا فەرز کردنج بەر خالێک جوات بۆ دوێت
ئەڵمانیا پێشە ڕۆژ فێدەرال بێ ومەدیت ڕاستی وڵاتێکی هەری پێشکەتی سیستێمەکە هەری پێشکەتیە یان ئەڤ یەک یاد دووە کەسن هەنە دبێژن بەلکی ئەف دانوستاندن ساڵێک دو ساڵی دیژی بەردەوام بێ و هەر جوینێک چێ بوو سەر چەند خالی بنگیهین وەری گفتوگۆکردن نەتەوی یەک بووی بدێ هەف وانێرینێ ژەفجودا و بێژێ باشە ئون سووری خویاتکێ و نکارن لەف بکن مەدیتیە ئەدوا خالی هادە و نێزیکی هەفتونە وێ چارچۆبێ لە فەرمۆ دەستورەکەی بەرسێ ئەف مەجالجی هەیە مەجالجی هەیە وەکە سوودان 20 ساڵە دیژی بنسیوانانە چێک بووی ئیش بۆی دەستورەکەی باشە مامۆستا ئیرۆ نوچایەک خاتە بەڵافکردن دخوازن هەرگولیان شتە بزانبن سەدەمە شتە بزانبن شەش ئەندامان ژێ دەستەیە دانوستانکارە سووریێ دەست ji kar kişandin هەرگولین وێ چنە سەدەم چنە گەلە اونزانین درێکبەریە دە gelek مشکلە هەنە یەک ژێ سەر ڕەنگێ لجنا دانوستاندنێ هاتیە ئاواکردن نەڕازی بوون هەیە هژمارێک ئەندامێ وێ دەستگەها ها سەربخۆنە گەرەکە و هاتبانە گوهارتن هژمارێک گروپێ ئەندامن تێدا نەڕازینە بهتریە ئیتیلاش بەر گروپە وەکە قاهیرە و مۆسکۆ هەیە تەنسیق بێژین ئەف کەسەی سەربخوا نێزیکی ئیتیلافن گەرەکە ئەموە بگوهرن و کەسنەدی جهێوا بگرن جوینێکژی چێبوو ئەندام نەنوو هاتنە هەلبژارتن بەس حتانها قبول نەکریە ئیتیلاف و گروپێچەکداریە نێزیکی ئەف خلافێک یادی ئەف زیاتری ساڵ و نیڤە کۆمیتا دانوستانی جوینێ خۆ نەکردن سێ گروپێ ئەساسی حازر نابن ji ber vê xalan anîzman ji alîdî ve bihêvî çêbûye cem hijmarek kesê rêkberiyê û yê komîta danûstandinê de ji ber dibêjin ev sala 2018 ve li destûrê hatiye damezrandin û ti pêşketin çêne bû ev lêstikeke û nehewceya em pêşdarî vê lêstika habin em şîryetekê didine nîzamê behoriyan de şaşin ji ber ev ئەڤڕێ تەنێ هەیە و بنسیوانانە تەوەیەک بوویدا کاری لەف هاتنەکە سیاسی چێوێش بووی سووری و وەکە دانوستانی کوردی دوێ ئەم پشتگر بن ژێرەش بەر تە ڕێنەدینینە ینی ئەف مەحوەر تەنێ هەیە تێدا کار بن کار بکەن مامۆستا بەرەف داوی فێ دەچن پرسێک من وسا کەسایەتی هەیە تو بەری وەکو ئەندامێ نویزگەها پەیوەندین دەرفەت ئەنە کەسیتە بوو لێتە دەست ji kar کشان کارن سەدەمان بزانن چییە نەفە شارتیە ئەس بەهۆردکم ینی gelek جارە ئەم کاری سیاسیت کردن ینی چه سەرۆکێ پارتیە ینی چه کادری سیاسی یە پارتیە حتاش مەتێ ئەم دخوازن منسەبە بخنە دەستەی خۆ دەستەیەکیتە ئونزانن ئەس ئەندامێ کۆمیتاتێکی لێژ دەرڤای ئەنجومەنان نیشتیمانی و ئەس بوومە ئەندامێ کۆمیتاتێکی لێ دەرڤە یێ بەرێ ئاشتی و ئازادی بە هۆریاندا منکاری بووز هەردووکە بەرهەفتوو دەبکم دوا بوو ئەس یەکیش ینی دەفژێکیش وا بەردم و مەجای بتمە هەڤالێکی دیوی کارێ هاوکێ ئەف سەبەبێکی ئەساسی بوون کاری خۆسەکناند کۆمیتاتێکی لێ دەرڤای ئەنجومەنان نیشتیمانی gelek spas gelekî kêfxweş bû ku tu îro mêvanê me bû gelek spas ji bo beşdarbûna te spas temaşevanên birêz em giştin dawiya xeleka xwe gelek spas ji bo mêvanê min mamosta Siyamet Hacoş serokê Şepêla Azadiya Kurdistanî her wiha endamê komîta peyvendiyên derve diplomasî di eniya aştî û azadiyê de heta xelekeke din bimînin di xêr û xweşê de